بە ئامانجی دەرخستنی بەهرە و تواناکانی خانمانی دەستڕەنگین و دەستکەوتنی بژێویشیانیان لێرە لە نێو کارگەیجگەری سلێمانی پێشەنگەی هاوبەشی خانمانی دەستڕەنگینی ئێران و سلێمانی بەڕێوە دەچێت لەگەڵمانە بن لەم راپۆرتەیە. دیارە لەم پێشەنگەیەدا 21 خانمی دەستڕەنگینی سلێمانی و 21 خانمی دەستڕەنگینی ئێران بە نمایشکردنی بەرهەم و بابەتەکانیان بەشدار بوون. هەر لە نمایشکردنی جلوبەرگی کوردی و خستنەڕووی بەرهەمەکانیان لە بابەتی جوانکاری خانمان کە تایبەت بوو بە ئەکسوارات و جانتا و لە هەمان کاتیش بابەتی جوانکاری و پێداویستیەکانی ناوماڵ لە فەرش و زۆر بابەتی دیکە خرایە ڕوو. هاوکات خواردن و شیرینی جۆرا و جۆریش بەشداریان تێدا کردبوو. دیارە ئەم پێشەنگایە بە هاوکاری سەرکونسڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی و یەکێتی سندیکاکانی کرێکارانی هەرێمی کوردستان لقی سلێمانی بەڕێوە دەچێت. سلام عرض میکنم خدمت تمامی هموطنان عزیزم و همچنین کردزبانان عزیز. من مهرفام نیکخواه هستم. ئێمە هاتوین لەم پێشانگایەدا بەشدار بین بە بڕاندی مهرفام کە تایبەتە بە بابەتی جوانکاری ناوماڵ. کارەکانمان پێکهاتی تەختە و پلاستیکە لەگەڵ زاخاوی ئاڵتونی تیا بەکار هاتووە و بەدەست دروست دەکرێت. ئامانجمان لە بەشداریکردنمان لەم فێستیڤاڵە بۆ ناساندنی کاڵا و هونەری ئێرانە کە ئەمە بەشێکە لە هونەری جوانی ئێران کە ئەمانەوێ بە خەڵکی بناسێنین. بنده عضو انجمن بانوان کارآفرین عقیق هستم که توی این نمایشگاه شرکت کردیم. ان شاءالله که بتونیم اتفاقای خوبی رو با هم رقم بزنیم. خاتون سلااو لێبێت لە تۆش بەخێر پێی سەرچاو سپاس بۆ تۆ بە چ کارێک بەشداریت کردووە لەم پێشەنگایە و ئامانجی ئەم پێشەنگایە چۆن ئەبینی بۆ خانمان؟ تاوان بە ئیشی دەستی من بەشداریم کردووە لە 2016 خەریکیشی دەستیمیشی سەرەکیم دروستکردنی باڵا لە پەڕ و ئامانجمانەوەی ئێمەش یانی تعارف بکەین لەگەڵ کەلتوری شارەکانی ترا بە تایبەتی ئێران چکە ئیشی دەستیان زۆر زۆر جوانە بەڕاستی ینی شتێکی وردەکاریە ئیشەکانیان. لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیشەوە لەگەڵ خانمانی ئێرانە ئەمە زیاتر ئاشنای یەکتریە بە ئەکید بە دڵنیایەوە بەڵێ واهەیە. کارەکانی ترت چی لە خۆگرێ؟ زیاتر من ئیش بۆ ئەفرەت و مناڵەکەم ئەم مەسەلەن ئەمانە لە پەڕە ئەمە هی بووکە چەپکە گوڵی دەستی بووکە ئەمە کرێتە پشتی مناڵ بۆ کاتی ڕستمگرتن ئەمە هەر عینەن شت ئیتر ئەکسسوارات و ئەمەشی گوڵی ناوچوانە بڵێ کرێتە ناوچوان. من تر ئەمانش تەنورن تەنورەی تووتوی پێڵێن هێزباندی لەگەڵە بڵێن هەریەکە و مەسەلەن بۆ نمونە ئەم تەنورێ ئەمە هێزبان دەکەیەتی ئاواهی سەرچاو بەڕێزمە خێر بەیان. سلام، خیلی خوشحالم که اینجا هستم. من از ایران اومدم. جای ایران پر از من لە ئێرانەوە هاتووم لە شاری یێزدەوە بەشدارم. شاری یێز تەنها شاری ئێرانە کە تۆمار کراو لە جیهاندا وەک شاری دەستڕەنگینی جیهان لە ئێران. ئەم فەرشەشی ئەیبینیت بۆ 2000 ساڵ لەمەوە پێش دەگەڕێتەوە. شاری یێزد یەکێکە لەو شارانەی کە کۆنترین کارە دەستیەکان و دەستڕەنگینیەکانی ئێران و جیهانی تایە. و زۆر خۆشحاڵە بەوەی کە ئێستا لەگەڵ ژنانی دەستڕەنگینی سلێمانی بەم شێوەیە کاری هاوبەش دەکەین. هیوادارین ئەمە ببێتە دەستپێکێکی تر بۆ کاری باشتر لە داهاتوودا. و امید دارم که هم برای ما و هم برای اونها خیلی اتفاق خوشایندی باشه. سەرتا بەخێر بن کارەکانی من ئەکسسواراتە دروستکردنی ئەکسسواراتە بۆ سەرجلی کوردویە ئاسایی و بەڕاستی ئەم پێشانگە هاوبەشانە زۆر گرنگە بۆ ئێمەی خانمان کە بتوانین کارەکانمان پیشانی خەڵک بین و بتوانین لەوانەوە شت فێربین ئەوان ئێمە شت فێر بن واتە ئاڵوگۆڕی خۆم کارەکانمان بکەین لە نێوان یەکتریا زۆر گرنگە ئەم پێشانگایانە بەڕاستی.
خانمانی دەستڕەنگین جگەلەوەی پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزتر دەبێت و بژێوی ژیانیان دابین دەکەن لە هەمان کاتیش سوود لە ئەزمون و کاری یەکتریش وەردەگرن. هاوکات دەرگایەکی واڵا بەڕووی خانمانی دەستڕەنگینی دیکەشدا دەکاتەوە بۆ خستنەڕووی بەهرەکانیان و ناساندنی بەرهەمەکانیان بە کڕیاران. هاوکات ئەم پێشەنگایە بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوامی دەبێت. لە ڕۆژی 16 ئەم مانگە کراوەتەوە تاوەکو 27 مانگ بەردەوامی دەبێت لە نێو کارگەی کلتوری سلێمانی.